ئەی خوایە خوای یارمەتیم بە من تووشی چی بووم وازم لێ بێنێت خوا چیرۆکی کچێکتان بۆ دەجێڕینەوە کەوتوتە نێو جێژاوێک نازانێت چۆن لێ بێتە دەرەوە لە کوردەواری کچی ئەسڵزادا بەوە دەناسرێتەوە کە شەد لە دایکی ناشارێتەوە بەڵام لەبەرە ئەوی هێوی دایکی نەماوە نازانێت هانا بۆ چێ ببات باوکی هێوی ماوەیە کە هەستی بە کچەکەی کردووە کە کچەکەی کێشەیەکی هەیە بەڵام دەیشارێتەوە جان کیان باوکە کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکەی حەیرانی دەبم بەس هێفی ماوەکە حەز دەکەم کێشەکەتێ لە بابێ خۆت دەشاریەوە نا باوکەی گیان تۆ بە غەڵەت تێگەیشتووی هیچ شتێک نییە هێفی ئەمن ئەتوی باش دەناسم چاک دەزانم ئەگەر کێشەکت نەبی ئاوا مات و مەلول نابی نا باوکە سوێنە خۆم کە هیچ شتێک نییە کچە جوانەکەی بابی خۆی ئەمە ئەتوی بە هەموو دنیای نادەم جا ئەگەر مشکلەکە دەبی گوناحت دەگاتی پێ نەری چکە لۆت حەل دەکەم ئەگەر هەر شتێک بی واقعیان دڵنیا بە کە هیچ نییە تەنها خۆم تۆزێ بێزارم ئەم ماوەیە لە ماڵەوە عینادی عینادی ماشەڵڵا لێبی خاری گەورەشت ئەوا عینادە هاتوومیە بە خارێک خۆچی جا تۆزەک نەرم بە تۆزەکە مشکلەک هەیە نییە پێم ئەمریکا کە لۆت حەل دەکەین ئێوە نییە وایە هەر لە خۆ ڕابدەری وایە وەڵڵاهی ئەگەر ئەتوو خوشی خۆت خۆش بێتن ئاگان لێ دەبی ێ باوکە کەسەیە خۆشی خۆی خۆش نایە ئەی باش ئەگە خۆشت بوێ لۆلی ناپرسی ماوەکە مات و مەلولە هێوی کچە جوانەکەمان خوشکە جوانەکەت باوکە خۆشمە بەڵام ئەم ماوەیە کەمێک تەسەڕوفاتی سەیە تەسەڕوفاتی قۆڕەکەی تەسەڕوفات نا بلێ ماوەکە مات و مەلولی ئەگەن ئەو کچە نازدارە بە حیاتی تەسەڕوفاتی خراپی کردیان نازانم من وای بینم کو یعنی تەسەڕوفاتی کو قەلەقە یعنی هەست دەکەم لە شتێکە ترسێ هێفی ئەو شتە چێ لێ دەترسی ئەوە برای خۆت ئەوەش بابێ خۆت شەربی لە شەرتی خۆی گە لۆم جێبەجێ نەکردی برێ بابە چی خراپە باوکە یان سوێنە خۆم کە هیچ شتێکی وان نییە ئێوە نازانم بۆچی وا منە بینن من هەر وەکو جارانم هەر وەک چۆن وتم تەنها بێزارم تۆزێ لە ماڵەوە تۆوە باوکە بێزاری ئەوە نییە بە یارمەتیتان هێوی بەڵێ باوکەی گیان کچمە لە دانیش ئەو تەلەفۆنە چێ بووە قەلەقی کردی نا باوکەی گیان قەلەق نیم ئەوە هاوڕێیەکی خۆمە حەزەکەی لە پێشەوە جوابی هێمەوە هاوڕێی خۆتە بۆ لێرە جوابی نادەیتەوە ناکڕ بڕۆ جوابیتەوە باوکە سپاس باوکەی گیان ئەم ماوەیە تەسەڕوفاتی زۆر سەیرە شتێکی لە بن سەرە دەبی ئاگامان لێبی کە دایک لەو ماڵە نەبی ئەو ماڵە وێران دەبی کەس ئاگای لێی نابی ئەو ئەمووەت و بێکەوەی هەمیشە ئاگامان لێکتری هەیە باوکە بەڵام ئەو کچە کەس نییە ئاگای لێبی چم جوێ لێ بگرم زام چێڵێ ئای بەکڕم بەستە نابزام چێڵێ بزانم چیەوە قسەی لەگەڵەکە هەرچەندە زۆر ئاوی بە بەڵام بڕۆ باوکی هێوی لەو پیاوە نەبوو کە بە هیچ شێوەیەک لە مناڵەکانی غافڵ نەدەبوو بۆی هەمیشە چاودێری مناڵەکانی دەکرد نەیدەویست لە ڕێگەی ڕاست لا بدەن لەو چه قساکەیەوە هاوڕێم بوو هاوڕێت بووین بێداد؟ زۆر قساکەی بە دزیێ قسەم ئەو نەکرد هەڵاتانە بۆ چییە پێشەمە قسە بکەیت بێدەنگ بێ پێویست ناکات تۆ هەموو شتێک بزانم ئەو هەموو شتێک هەڵات لەوەی چییە؟ تۆم من براتم لە ماڵە پێویستە هەموو شتێ بزانم تێگەشتیان باوکم. ناوە چییە ئەو هەڵایەتانە چییە باوکە بۆ بە جاسوس بەسەرمەوە کچم شتێکی غەڵەتە کە جاسوس بێ سەرتەوە
بەڵام ئێمە دەمانەوە یارمەتیت بدەین تۆش بە یارمەتی ئەو ناتێرە بەڵێ وایە باوکە من بۆ یارمەتیەوە هاتوومە. ئەگەر نا تۆ کچی خۆمی هیچ باوکەک جاسوس بە بەسەر ئەولادەکانی نەخێر باوکە گیان من بەبەستم تۆ نییە بەبەستم ئەو بوو من قسەم لەگەڵ هاوڕێکەما کرد هیچی کە من هیچ کێشەیەکیشم نییە نازانم ئێوە چیتانە هێفی ئەو تەلەفۆنەی دەدەی باوکی قۆسەیری کە بزانم لەگەڵ چێ قسە دەکرد بێنە نا ڕەشی نەکەیەوە بۆ دەکەمەوە ڕەشی ناکەمەوە بۆ ئەوەی لە نهێنی بێتاقەتی کچەکەی تێبگات بە ناچاری تەلەفۆنی بۆ دوا ژمارەی سەر مۆبایلەکە کرد و ترس و دڵە ڕاوچێ کەوتە گیانی هێڤیەوە. بەڵێ هێویگیان کچە کێت؟ والله حیاش ماچم بەخوای کچی خۆم ئەحواڵت چۆنە سەحەتت چۆنە باشی مامەگیان من هاوژینمایە ڕەفیقی هێویم فەرمو تەلەفۆنت کردبوو واللهی بەڕاستیت چەندە ڕەنگە بە غەڵەت شتێ بگەی بەڵام تو هێوی باش دەناسی هێوی کچەکی زۆر باشە ماوەکە تۆزێک بێزارە و تۆزێک تووڕێ و گوتم ڕەنگە تو بزانی لۆزعی وایە ئەوجر بە هەندێک پرسیار هەبوو ئەگەر جوابی مامی خۆت بدەیەوە هەموو سوپاست دەکەم نانە ئاساییە مامەگیان فەرمو واللهی ئەگەر پرسیارەکانم جواب بدەیەوە بە ڕێک و ڕەوانی بەڕاستی خێرەکی گەورەت دەکاتی نانا لە خزمەتە کچم ئەتو لە چی هێوی دەناسی؟ من لە پەیمانگا لەگەڵ هێفیم اینجا زۆر یەکترمان خۆشەوێ و ئیتر ئەوە باسی خۆمان نەکرد پێشتر کە تەلەفۆنەکەی داخستە و تۆ تەلەفۆنت کردەوە والله من سپاسی جەنابەت دەکەم کە هێویت خۆش دێوێ و دڵنیامە هێویژەتی خۆش دەوی و چەند ساڵە بێکەوە تەلەبە بووین و ئێستاش هاوڕێیتان بەردەوامە چکە لەو ڕۆژگارەی بەڕاستی هاوڕێیەتی وەکو جاران نەمایە واللهی کچی خۆم بەڕاستی ئەگەر بێت و یارمەتی ئەو برادەرەی خۆت بدەین هێوی گیان ئەمن سوپاست دەکەم یعنی ئەگە برادەربی دەبی لە معناتی یەکتری بزانن وە نییە کچی خۆم چا ئەگە شتێکێ بە مامی خۆتی بڵێ وەڵا شتێک هەیە ئەوەیە خۆی و ماوەیە تۆزە بەتاقەتە من پێت دەڵێم بەڵام بەمەرجێ تۆ شارمەتیم بێ زۆر باشە ئەمان هێویم هەم خۆش دەوێت ئەمە لە جێی داک و بابیمە ئەگەر بێتەوە تو بە من بڵێ گورە وەڵا پاڵپشتیت دەکەم وەڵا خەڵاتت دەکەم بەس ئەو کچەی لەناو ئەو وەزعەت دەرونیە دەربینی تاو زۆر باش ئێستا بۆ باسەکەم مام ڕەفیق خۆ دەزانی لەم سەردەمە خانەوەتی باش کەم بوونە بۆیە ماوەیە کە منیش بە فێڵم کە شو بە براکەم بکات بەڕاستی نامێت هێوی بۆ کەسی خراپ بێت ئەمەی بۆ براکەی من بێت اینجا مامەگیان پێم باشە تۆش قسەیەکی لەگەڵا بکەی بشکم ڕازی بێ زۆر باشە کارەوە ڕۆژەی کارەوە ڕۆژەی کتە جوانەکەم بەڕێک و پێچی شوو بکاو ئێشوکردنیش سنەتی حیاتە و بەڕاستی من پێگەورە دەبم کچەکەم شوو بە پیاوەکی باش بکە ئێوە دیارە برایکی هەیە چیژم هەرچەندە قسەکانیشی هەموو جێلێ بوو ئیشاڵڵا ئەمن پاڵپشتت دەکەم هەموو هاوکارێکت دەکەم زۆر سپاس کاتێکی خۆش زۆر سپاس کچم ئەتو کچی باوکی خۆتی بەڕاستی داوای لە بردن دەکەم نەباوکەوە مەڵێ ئێمە جاسوس نی باوک هەرگیز نابتێت جاسوس بەسەر کچەکەی بەسەر مناڵەکانی هێوی گیان منیش داوای لێبوردن نەکەم بەڵێم باوکە نەڕۆین با بڕۆین کچم ئەوەمە دەڕۆین باشە. ئەگەر پێویست بە هەر شتێک بوو تەلەفۆن بکە باشم باوکە گیان با بڕۆین خواتان لەگەڵ ئەلو
چاک قوتارم کردی. خوا تۆ بۆ وا ئەەکەیت وازم لێ بێنە تکات لێ یەکەم کاروان وازم لێ بێنە وازت لێ نایەنم هەتا ئەو شتەی پێم گوتی نەیدی ناتوانم کاروان تکایە وازم لێ بێنە ناتانی ئاخر دوایە تێت دەگەێنم کە دەتانی یان نەها ئازەوچی پێم گوتی ئەوڕۆ سەعات 3 دێ هەمان شوێنی کە یەکتری تێدا دەبینین تێگەیشتی؟ دیسان چیتەوێ کاروان خۆت دەزانی باوکم نایڵێ لە ماڵ بێمە دەرەوە تکایە واز بێنە ناتانی؟ برێ دەچمە لای هاوژینی برادەرم بە خۆت نازانی هاوژین مێردی لە بۆ کچەکەی دیتیتەوە؟ چەند بێویژدانیت ئەمن لە مێژە ویژدانم نەمایە گوتم وەرە و تەواو باشە خۆت لەگەڵ هێوی بەبێ پرسی باوکی قەت نەدەچوە دەرەوە بۆیە تەلەفۆنی بۆ باوکی کردو بە پێی خۆی بەرەو لای کاروان ڕۆشت و نەیدەزانی چ چارە نووسێکی خراپ چاوەڕێی دەکات چیتەوێت وەردانی شەکتی جوان چیتەوێت دانانیشم دانیشە چی بوو؟ وێنەکانت پێ نارد؟ نەخێر خۆم داوام لێ نەکردووە دەزانێت تو مەشتی پشیلەت هەیە زوو شتەکان لەبیر دەکەیت باشە با منیش بە بیرت بینمەوە تۆ نەتوت ڕۆشم کردوێتەوە ئەوە چییە کاروان ڕاستە ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە مۆبایلم بەرێ نادەمێ ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە وایە ئەوە لە مۆبایلەکەیت کەم بوو لۆ زانیاریش سپرایزەشکەم بوو هەموو وێنەکانتی تێدایەوە تکایە کاروان واز لە ژیانم بێنە خوا وازم لێ بێنە چۆن ژیانی منت تێک داوە ژیانی ئاراستی شتێک مەدا من نایناسم تەنها ناوم بیستووە بەڵام ژیانی منت تێک داوە من نامەوێت ژیانی کەسێکی تریش تێک بدەیت تکات لێ یەکەم وێنەی ئاراسم بۆ بنێرە ئەو کاتەمیش هەموو وێنەکان ڕەش دەکەمەوە تکایە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە چۆن ژیانی منت وێران کردو بۆ تەوێ ژیانی ئەو کوڕە ژوێرانکەی وازم لێ بێنە تکات لێ یەکەم تکات لێ یەکەم تکات لێ یەکەم ئاراس باوکی کەسێکی دەوڵەمەندە بەقەدەر $1,000,000 هەیە با بەقەدەر یەک دنکە زیخ ئیستفادەی هەبی لە بۆ من تکات لێ یەکەم لێت ئەپاڕێمەوە وازمان لێ بێنە خودا پێیداوە ئێمە چی بکەین بە حرام پەیدای کردی خوددام حاسەبەی لەگەڵا کات کە بە حرامی پێیای کرد بەیان بە حەڵاڵی دیسەوانەی ئەخلاق بە من مەڵێەوە باشە کەواتە ڕسمەکانت بڵاو دەکەمەوە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە هەڵەیەک بوو کردم وازم لێ بێنە بۆ واکەیت بەسیکە خەڵەکەم لە دەورمانە حەیەمان دەچێت هێوی قوربانیەکە لەو سەدان قوربانیەی کە بە دڵێکی پاک و پڕخۆشەویستی دەکەونە داوی ئەو کوڕە بێویژدانانەی کە سەرەتا دڵیان دەبەن و دواتر لە پێناو حەزی شێتانەی جەستەیاندا هەڵیان دەخەڵەتێنن کە تازە ئەوان بۆ یەکن و بۆ یەکچان سۆز و شەهوەت بەسەریان زاڵ دەبێت و باوەڕ بە قسە بریقەدارەکان دەکەن و پشت لە خودا و دین و بەها جوانەکانی خێزان دەکەن بە پێی خۆیان دێنە نێو گێژاوێک بەڵام دەرچوون لی زۆر ئەستەما کاروان یەکێکە لەو جەلادانەی کە هێوی کردووە بە کۆیلە و دەیەوێت پارەی پێپەیدا بکات بۆ 2000 کاروان پێیوت دەبێ قسە لەگەڵ ئاراز بکەیت و وێنەی نەشیاوی لێداوا بکەیت و وێنەکان بۆ من بنێریت ئەو کات وێنەکانت دەسڕمەوە ئەگەر نا وێنەکانی تۆ بڵاو دەکەمەوە ڕازی دیان نا ئێستا پێم بڵێ ڕازیان وێنەکان بڵاوکەمەوە ڕازیم ئەیکەی پێم دەگا ئێستا ئێستا
بەخوای گەمژەی لەو کەشە کەس بێنێت بۆ دەنێرێ پێویستە بچێ ماڵەوە بە ئیسراحەت وێنەکانم بۆ بنێرە. من دەڕۆم. ئەم کچە دیستەنجی نییە. بەڵێ باوکم هاتەوە. ئۆف لە باوکی تۆ. دوای گۆتەکەمەوە خۆت لەگەڵ. ئای خوای گیان باوکی هێوی چەندە دڵی پاکە وا دەزانێت مەسەلەی کچەکەی شوکردنە نازانێت هێوی کچی بەدەست کاروانی جەلاد و وێنە نەشیاوەکانی دەناڵێنێت. بەهەرحاڵ باوکی دەستی کردەوە بە ئامۆژگاری. کچم هاوژین تەلەفۆن لەبۆ نەکردیەوە. با ئێستا قسەم لەگەڵەوە کرد. کچم ئەوە سنەتی حیاتە مادەم هاوژینی سیقەت پێ هەیە ئەگەر پێت و خانەوادەیەکی باش بن ئەمش لیان دەپرسم. وەڵڵا کچم ئەگەر باشن ئاوی لێ مەخۆ. تو کوڕەکەت دیتیە؟ باوکێکیان دەستە ماچەکەم واز لە مۆزوعی شوکردنی من بێنە. کچم ئەگەر پێت و بەجێ بابی خۆت بکەی بڕبوا بکە زەرەر ناکەی. ئێستا دنیاەکە خراپ بووە خەڵکی خراپ زۆر بووە خەڵک بەدوای زاوای باش و بوچی باش دەگەڕێ. دەئێڵڵا دێئڵڵا گەر باشە داوی خوای لێدین. کچم باوکێکیان دووبارە پێتەڵێمەوە بە قوربانە بم دەستە ماچەکەم واز لە شوکردنی من بێنە جارێ لە مێشکم بردوومەتە دەرەوە ئەو بابەتە. کچێکچم وڵە حەزیش لێ بەس هەز دەکەم شەرمێ دەکەی بیرەکی لێ بکەوە بۆ خوایینێت چاوت حەزی لە میرکردنیە وەنیە باشە باوکێکیان بیری لێ بکەوە حەیرانی دەبم. باشە باوکێکیان باشە جانەکە باشە بە قوربە. ئەی هاوار ئەو بابە کۆمنی کوشت تەلەفۆن بکەم کە ساوەتێک پارێک ئەو لا ئیملا. ئەرێ تۆ بەشەری چەند جاروتم یەکسەر تەلەفۆن مەکە باوکم لە ماڵەوەیە. ئێ باشە کاکە احتراممان هەیە لە بۆ بابت بەس پێم لێ بابت ڕۆی. بەڵێ ڕۆشت ئێستا چی تەوێ بێڵێ. دەڵێ لە بیرت چوویتەوە چت کرد لە بۆ ڕسمەکان تەلەفۆن لە بۆ ئاراسی نەکرد. باش ئێستا بۆ یەکەم بەڵام بەبێ ڕسم ناردن قوتاری ناکەی. باشە خوات لەگەڵ. My name is Derek Ray, and with me for commentary is the former Arsenal and England fullback Lee Dixon. And this is where it all starts in the UEFA Champions League, the group stage and match day one. My goodness, so much to look forward to. It is Liverpool. ئەلو ئارازگان چۆنی؟ چۆنی هەیە بەجان؟ من باشم تۆ چۆنی بە قوربان؟ ئەوە لەکوێی؟ ئەڵا دڵاکەم وا لە ماڵم یاریەکەم. ئەزانین تۆ کەسێکی زۆر خراپی؟ بووە؟ چنێکە من داوای ڕسمە لە یەکەم بۆم نانێری خۆ من ڕسمی خۆشم نارد. ناکرێ بە قوربان ناکرێ من ڕسم شتیوە نانێرم. باشە چی بکەین گیانەکەم؟ وەڵڵایی ئەگەر تۆ ڕازیدەوە بۆ ناوی میوانم بی لە شوقە بۆ خۆمان پێکەوە کاتێ خۆش بەسەرە بین و ئەمانە. من نایم بۆ شتانە بزانە قسە لەگەڵ چیاکەیت. بە قوربان ئەی تۆ داوای ڕسمم لێکەی چۆن بۆیان ڕازی ناوی؟ من لەو جۆرە کەسانە نیم خوارد لەگەڵ. ئەی هاوار من تووشی چی بووم و چی بکەم؟ ئەرێوە تۆ بەشەری خۆ دەقەی نەبردو یەکسەر تەلەفۆنەکەیتەوە. ئەرێ چ بوو چت کرد؟ چیم کرد؟ وتی ڕسم نانێرم وەرە بۆ شوقە.
ئەڵڵا گرتی چاک گوێگرە دەچێ شوقا ئەو کاتیش ئەمن دێم بە سەرتەندا دەدەم ئەو کات پارەکەی من خەپەتر دەبی هەمی توش خەپەتر دەبی هەردوو لامان ئیستیفادە دەکەین ئەدەب سس ئەوە تۆ باسی چی ئەەکەیت تۆ من بە چی تێگەیشتووی ئەتەوێت پارە بە من پێ بکەیت بڕۆ بێ منەتم بڵاوی بکەرەوە هەرچی ڕسمەیە بڵاوی کەرەوە دەماخسس هیچ و پوچ من شەڕەفی بۆکی خۆم ناخەمە ژێر دەستی تۆوە هەی هیچ و پوچ بڕۆ شێتە کردم جنێ بە من دەدەی ها شەرت بێ لە شەرتی خوا حەیات ببە حەیا و کەرامەتت دەبم سەرت شۆڕ دەکەم لە نێو خەڵکی ئەوە چێە؟ باشەوە هێوی نییە؟ دلێر پێشتر لەگەڵ هێوی قوتابی پەیمانگا بوون قەت باوەڕی نەدەکرد کە ئەو وێنەیە هێوی بێت مامۆستاکان وەک نمونەیەکی جوانی ئەخلاق و ڕێز سەیریان دەکرد دلێر کاروانی نەدەناسی تێڵی بۆ ژمارەکە کرد کاروان وەڵامی نەدایەوە بۆیە تێڵی بۆ هێوی کرد ئەلو دلێر بەڵێنیدا هاوکاری بکات لە چارەسەرکردنی کێشەکە بۆیە بزانین سبەی چی ڕوودەدات